پێشانگای سۆیلفۆدان هۆتل 2026 کە یەکێکە لە 4 پێشانگای گەورەی پیشەسازی خۆراک لە ئاسیا لە ئەم ساڵدا ژمارێکی بێوێنەی تۆمار کردووە و زیاتر لە 1800 کۆمپانیا لە 49 وڵاتەوە میێوانداری دەکات. ناوەندی ئەمریکن پاڤیلیۆن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە شانازی ئەوەی پێبەخشراوە وەک میوان باشترین بەرهەمە خۆراکی و کشت و کاڵە سەرەکیەکانی تێدا نمایش بکە. لەم بۆنەیەدا هەروەها میشل بەکرین جێگری یاریدەری وەزیری کشت و کاڵی ئەمریکا ئامادە بوو. وەزارەتی کشت و کاڵی ئەمریکا شانازی دەکات کە نزیکەی 20 ساڵە بەشداری ئەم پێشەنگایە دەکات. هەروەها شانازی دەکەین کەم ساڵ میوانداری 46 کۆمپانیای ئەمریکایی دەکەین لە ئەمریکن پاڤیلیۆن. لە شوێنی بەڕێوەچوونی پێشەنگاکە کۆمەڵە تابلۆ لە ژێرناوی ئازادی 250 کە ئاماژەیە بەو ڕۆژەی ئەمریکا یادی 250 ساڵی سربەخۆی خۆی دەکاتەوە هەڵواسراون. ئەمریکیەکان لە سەرانسەری وڵات و لە جیهان بەم بۆنەیەوە ئاهەنگ دەگێڕن. بۆ زۆرێک لە سەردانکەران ئەمریکن پاڤیلیۆن دەرفەتێکی دەگمەنە بۆ فێربوون دەربارەی فراوانی و جۆراوجۆری پیشەسازی خۆراکی ئەمریکا لە گۆشتی باشەوە بگرە تا هەموو جۆرە خواردنێک. دیارە زۆر دڵخۆشم. ئێمە زۆر خۆشحاڵین کە لێرین لەم ساڵە تایبەتەدا کە هاوکاتە لەگەڵ لەدایکبوونی وڵاتەکەمان و 250 ساڵی سربەخۆی ئەمریکا. بەکرین لە وەزارەتی کشت و کاڵی ئەمریکا باز لە گرنگی ئەم ئاهەنگە دەکات. لە کاتێکدا ئەمریکا بەم زوانە یادی 250 ساڵەی دامەزراندنی دەکاتەوە، ئێمە ئەم ساڵمان تەرخان کردووە بۆ ڕێزلێنان لەو شتانەی کە وڵاتەکەمانیان کردووەتە نەتەوەیەکی گەورە. ئامادەبوونمان لە کۆریا بە تایبەت لە سیئۆل و لەم بۆنە بازرگانیە گەورەیەدا دەرفەتێکە بۆ ڕێزگرتن لەو شتانەی کە شانازی پێوە دەکەین، ئەو شتانەی کە پێناسەی ناسنامەی ئەمریکاییمان دەکەن، هەروەها بۆ ئاهەنگگێڕانی پەیوەندیە بەهێزەکەی نێوان هەردوو وڵاتەکەمان. پێشەنگاکە سەرەڕای لایەنە بازرگانیەکەی ئاهەنگێکە بۆ کولتورە جۆراوجۆرەکان و پیشاندانی هەموو جۆرە خواردنێک لە سەرانسەری جیهانەوە.